خۆشەویستە سڵاو لە نەنەکوکو ڕەسم بۆ قوربە هەزار بۆ کچی کردووە بەدوو هەیەچمە داوای ئەو کچە من لەگەڵ نەنەکوکو بەڵکو لەبەر خەتری ئەو ڕازی بێ پێم بکاش و ئەگەر بە من ڕازی بێ ئەڵێم لە دڵما بن و دەستی یەکتری دەگرین وەک عاشقانی ڕابێت ئەی وەکو فەرهاد و شیرین چۆن دڵیان تێکەڵاو بوو وەک یوسف و زولێخا ئاگایان لە یەکتر بوو تاکو مردن پێکەوە لەژێر یەک سەقف و خان و ببێ بە جوانترین دایک بە جوانترین کەیبان و هەی من بەڵێنی پێ ئەدەم تا ڕوح لە جەستەم دەرچوو هەر بانگی دەکەم بە ژیان بەبێ وەستان و پشوو شانە دەکەم کە هەستا بەیانی زوو وەک بوو ئەی ڕازێنمەوە قژی بۆ دەکەم ئوتو ئەو کچەی باسی دەکەم سپیە وەکو پەموو هەیە و لێوە سوور و ئەڵەی خواردوێتی شات و خودا قەڵەمی لێدا پێکمان شاتکە دوو بە دوو گەر منداڵی کچمان بێ ناوی دەنێم من کوکو گەر منداڵی کچمان بێ من ناوی دەنێم کوکو هەر دەیخانم خانم دەرد و قەزاو لە گیانم هەی خانم دەرد و قەزاو لە گیانم تخوا نانێ حازرکە سبەی لای تۆ میوانم وەکو کاکە بڕیارجان منیش دڵی کچانم ئەنەکەی دڵی من جیم و یا و ئەلفونون ڕوخسارت دێندە جوانە هەر تۆی شازوانی گاردون هەیە و ڕۆژە بوو باجژن کە ئێوە لە دایک بوون کاتێ تۆ لە دایک بووی دایە و بابە دڵخۆش بوون هەی وەکو خۆرێک دەرکەوتی دنیای تاریک بوو بەڕۆن چاود وەکو ئەستێرە پڕشنگی لێ دەرئەچوون قژە خاوە ڕاشەکەت بە بێشانە داهاتوون هیچ کەسێ ناکا بە تۆ لە جوانی دڵ و دەروون هەی تۆ کەسێکی سەرکەوتووی لە ژیان هەتا ئەزمون ئەوەی کارڕقی لێدا چاوی هەڵڵایە خاوتون هەی تۆ شاژنی گەردوونی زۆرن بە دوای تۆ کەوتون بەڵام قەت ناگەن بە تۆ حۆری لێکچوون بەڵام قەت ناگەن بە تۆ حۆری زۆر لەیەکچوون تۆ خاوەن کۆشکی خۆتی لە ئەڵماس و لە ئاڵتون خودا ئاگای لە تۆ بێ بتپارێزێ لە چاوچوون هەی خودا ئاگای لە تۆ بێ بتپارێزێ لە چاوچوون هەر هەی خانم هەی خانم دەرد و قەزاو لە گیانم هەی خانم دەرد و قەزاو لە گیانم توخوا چایی حازر کە سبای لای تۆ میوانم هەی لەگەڵ کاکە هونەر و لەگەڵ کاکە میرانم لەگەڵ کاکە هۆگر و لەگەڵ کاکە هۆگرم لە ماڵیانە میوانم هەی سڵاو لە کاکە بڕیار ئەڵێ دڵی کچانم سڵاو لە کاکە بڕیار دەڵێ دڵی کچانم هەیکوا عەشق و خۆشەویستی
بە پاکی و جوانی ماوە کوا عشق و خۆشەویستی بە پاکی و جوانی ماوە لە هەر دڵێ ئەپرسی پارچە پارچە و شکاوە هەی ئەوانەی کە عاشقن تەنیا خەم دەورەی داوە کاتێکە قسەت بۆ دەکەن چاویان سوور پڕ لاوە هەی عەشق بەدەست خۆت نییە زۆر پیرۆزە ئەو ناوە عەشق بەدەست خۆت نییە زۆر پیرۆزە ئەو ناوە هۆگری دڵێکەبی هەتا ژیانت ماوە هەیە شانازی دەکا ئەڵێ سەد ئاڕم داوە هەر هەیە شانازی دەکا ئەڵێ سەد ئاڕم داوە خۆی پێوە هەڵ ئەکێشێ باسیەکە لەم لاولاوە هەی بەڵام زۆر بێ ئاگایە خەنجەری لە دڵداوە ئازاری دڵبەژانە ئازارێکی نەبڕاوە داخۆت بەسەرێت نەیە نازانی چۆناوە خوایە کەس دڵی نەشکێ نەینۆشێ ئەو تاڵاوە هەی لە سەدەی بیست و یەک داین دنیا وەها گۆڕاوە کەس ئاگای لە کەس نییە ژیان ئاوا شێواوە ئێستا باوی سیارە و باوی پارە و دراوە دڵواتە خۆشەویستی کوا بە پارە کڕراوە دڵواتە خۆشەویستی کوا بە پارە کڕراوە هەی خانم دای خانم 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 دەرد و قەزاو لە گیانم هەی خانم 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 دەرد و قەزاو لە گیانم تخوا چایی حازرکە سبەی لای تۆ میوانم تخوا نانێ حازرکە سبەی لای تۆ میوانم سەیرەکەی ئەی جوانی ناو جوانەکان بەنی گاوە سەیرەکەی ئەی جوانی ناو جوانەکان چاوەکانت سەحراوی وەکو ئەستێرەی ئاسمان هەی لە چاوی تۆ دەیبینم سروشت و جوانی ژیان پڕ بە دڵخۆشم ئەوێ سوێن بەخوای میهرەبان هەی هەمیشە لە خەیاڵمای گیانەکەم بێدا بڕەن ساتێ لە یادت ناکەم هەتا کاتی ڕوحکێشان لەم دنیا هەر تۆمەوێ لە جێگەی گشتحۆریەکان دڵنیام تۆ جوانتری لە فریشتە و پەریەکان هەی خودا تۆی دروست کردووە حۆری بە شێوەی ئینسان خودا تۆی دروست کردووە حۆری بە شێوەی ئینسان سوپاسی خوددا دەکەم کە تۆی هێنایە ژیان هەی دڵخۆشترین کەس منم لە گەردون و لە زەمان چونکە هەر تۆ شکە بەم لە دوای خودای میهرەبان هەی هەر کاتێ تۆ خەمبار بی دڵم پڕە بێ لە ژان چاوفر مێسکی لێ ئەڕژێ بەلێزمە وەکو باران هەی بە جۆرێ عاشقی بووم وەکو عاشقەی جار هەی بە جۆرێ عاشقی تۆم وەکو عاشقەکەی جاران وەکو فەرهاد و شیرین کە کراونەتە داستان هەی بە جۆرێ عاشقی تۆم وەک عاشقەکانی جاران وەکو فەرهاد و شیرین کە کراونەتە داستان هەی لەگەڵ هونەری تا تۆم ئینجا لەگەڵ کاگڕاژان هەزار سڵاویان لێبێ هەر ئەون برای کاروان هەی سڵاو لە کاکە هۆگر ئێستا لەوێ من میوان هەی سڵاو لە کاکە هۆگر ئێستا بۆم لەوێ میوان بۆ میران شازادەیە وای لەسەر سەر کاروان بۆ هونەر قلیاسانی من دەیڵێم بە دڵ و گیان بۆ هونەر قلیاسانی من ئەیڵێم بە دڵ و گیان دەی خانم دەی خانم دەی خانم 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 دەرد و قەزاو لە گیانم هەی خانم 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 دەرد و قەزاو لە گیانم تۆ سەر و پێیە لێنێ سبەی لای تۆ میوانم تۆ سەر و پێیە لێنێ سبەی لای تۆ میوانم